قوربانی و قەیسی و فاسۆلیا و ماڵە خەزوران مۆزوع نییە. سۆشیال میدیا لەبەر کلیپ و گۆرانی بەرناکەوێ، یەک بە کوردی ئێژێ و یەک بە عەرەبی. ئەحمەد خەلیلیش دەڵێ غێنێلی شوەیە، تاها قادریش ساحەکەی بەجێهێشت. جوابێتان بڵێم چی قەومە. هەردی سەلامی پێشجەژن بە هەلە گۆڵی خۆی کرد و هێشتاش ترێدینگی عراقی بەرنەداوە. هەرچی بتەوێت هەمە ئەوەی لام نەبێ خەمە، هەر کەسێ پێی وایە زۆرە لای من هێشتا هەر کەمە. میران عەلیش وەک خۆی دەڵێت لەبەر خاتری هەوادار عەرەبەکانی ئەم جارە کردوێتی بە عەرەبی و تایبەت بە 964 وتی بمانێ و نەمانەوێ کورد هێشتا دەوڵەت نییە و سەر بە عێراقە. زۆر باشی عەرەب ماوە لەسەر ئەو بنەمایە بڕیارمان کە گۆرانیەشی عەرەبی عێراقی بکەم، چونکە خۆشم بمانێ و نەمانەوێ کورد هێشتا دەوڵەت نییە و لەناو عێراقای. وا دیارە لەگەڵ وروژانی ناوی زیاد ئەزاد کەژەی برازاشی ئەمەی بەهەرزانیوە و ئەم جەژنە بە کلیپی زەماوەند هاتەوە مەیدانە هونەریەکە. جا کلیپەکە شایەکە ئەو سەری دیار نییە. لەباری ئەم شایی لۆغانە کەشی هاودا بۆ 964 ئاشکەی کرد. لە خۆشەویستی مامیەوە حەزی کردووە ئەو چەند گۆرانیە بێ کلیپ نوێ بکاتەوە کە بەشێکی زیاد ئەزاد بە دەنگی خۆی وتوێتی و بەشێکی کاری ئاوازی بۆ کردن و لەلایەن هونەرمەندانی ترەوە وتراوە، وەک ئەژدەر وەهبی. بەرهەمەکانی ئێستا تەپوتۆزن و هارزوو هەن دەبن. ئەمە قسەی هونەرمەند دیاری قەرداغیە و دەژڵێت. بۆمانەوەی بەرهەمێکی چەمەند درێژ پێویستە لە خوێندنەوە بەردەوام بیت و هەرگیز خۆت بە خوێندەوار نەزانیت. هەر ئەوەش نییە، خۆتان ئامادە بکەن بۆ گۆرانێکی ناوازەی دیاری قەرداغی کە ماوەکەی 8 خولەکە و بە شێوازێکی درامی کاری بۆ کراوە. بەڵام تێچۆکەی زۆرە و نایەوێت پەلی لێ بکات. دڵخۆشم بۆی کە بەرهەمێکی زۆر ناوازە لەدایکە بێ لە ماوەیە کە تێکستی هاوڕێ عەزیزم شاعری بەتوانە هیوا قادرە. بەرهەمەکە نزیکەی 8 دقیقەیەکە بێ، کارێکی درامی زۆر گەورەیە. ومێ دەکەم بتوانم یعنی وەکو چۆن کارەکە لە ئەستوی خۆم بووە کاگیوە ئاگادارە و بتوانم لە ئایندەیەکە نازام ئایندەکە بەڕاستی نزیکەکەیە چۆنە. دەڵێن ماهیر ئەمین بیر و باوەڕی بەرامبەر لایڤ موزیک گۆڕاوە. ئەو هونەرمەندەی هەر ناوی دەهێنن یەکسەر دێتەوە یادمان کە دەڵێ سێوەخان ئەم شەو لە بەرگەردوونی چاوتدا لەنگەر دەگرم. لە لێدوانێکی تایبەتیشدا بۆ 964 وتی ئامادەکاری بۆ بەرهەمێکی عاشقانە دەکات. نەشی شاردەوە ڕاستە بەجەستە لە ئەوروپا، بەڵام دڵەکەی هەر لە کوردستانە. بۆیە زوزوو دێو دەچێت. ڕاستیەکەی دژ نەبووم، بەڵام من هەمیشە پێم وایە گۆرانی با بڵێن پێویستە زەمینەی بۆ خۆش بکرێ، یعنی ناکرێت لە هەموو شوێنێک گۆرانی بەگوترێ، پێویستە شوێنێک بێ لایق بێ بە گۆرانی گوتن. لەبەرەوە کە ئەو شوێنانە دروست بوون کە لە ڕووی دەنگەوە، لە ڕووی کوالیتی هۆڵەکەوە، لە ڕووی با بڵێن جۆری جەماوەرەکەوە ئەوانە هاتنە پێشەوە. من بە خۆشحاڵیەوە دەستم بە لایڤ موزیک کرد و تاها قادر بە کراسی کوردی جەژنەکەی بۆ هەوادارانی گەرم کرد و ماڵ ئاوای یەکجاری لێکردن. 964 پەیوەندی کرد بە تاها قادرەوە تا لە هۆکاری واتێنانی بزانێت، بەڵام وتی نامەوێت هیچ ڕوونکردنەوەیەک بدەم تا کاتی خۆی دێت. جاکەی کاتی دێت دیار نییە. هەموو ئەمەش دوای ئەو هات چەند هەفتەیەک پێش بڵاوکردنەوەی کلیپەکەی ڤیدۆیەک بڵاو بووی و وتیان ئەو کلیپە نوێیەکەی تاها قادرە و لە ناو مزگەوتێکی دەڤەری سۆران تۆماری کردووە. هەمووان لێی هاتنە دەنگ و بوو بە هەرا و هوریا. دوای ژەو قافی سۆران وتی بۆمان دەرکەوت مزگەوت لە ناو کلیپەکەدا بەکار نەهاتووە. یەڵە هەلهەلە لێدەن دا بڵێن پیرۆزە ئەمە ترندە گەرمەکەی ئەم هەفتەی سۆشیال میدیا بوو. مەڵێن چی و چی قەوماوە، وەک دەڵێن خۆشەویستی سنووری نییە، کچە کوردێکی خۆمان عاشقی کوڕەکۆریەک بوو و زەوجانیان داک پیرۆ خڕۆبن. لەبیرم نەچێ ئەوەی باسم کرد هەمووی نەبوو. کلیپ و گۆرانی بەقەدەر شیرینی جەژن سۆشیال میدیای گەرم کردبوو. نوری گەرمیانی و نازدار جەزیری و لۆژی نەوزادیش کردیانە شاید. جاخۆ هەمووی باسکەم تەواو نابێت، هەر لێی گەڕن بەس پێم بڵێن ئێوە کام گۆرانی ئەم جەژنەتان پێخۆش بوو.